سۆشیال میدیای کوردی بە دۆخێکدا تێپەڕ دەبێت کە لە ئازادی دەرچووە و لە ئێستادا هیچ شتێک نەماوەتەوە نەکەوێتە بەرلافاوی بێڕێزیکردن و سوکایەتی پێکردنی و ڕۆژنامەنووسان دەڵێن دەبێت هێڵێک بکێشرێت بە نێوانی میدیا و سۆشیال میدیادا ئەوەی سۆشیال میدیا ئەیکات بۆتە عەیبە و پەرتەوازایی بەسەر کۆمەڵگاکەمانەوە. ژینگەیەکی ناتەندروستە، ژینگەیەکی شێواوە، ژینگەیەکی ناڕێکخراوە و ژینگەیەکە تێیدا بەرپرسیارەتی ون بووە. لەبەر چی؟ لەبەرەوەی هەموو کەسێک بە هەموو جۆرێک چۆنی دەیەوێ قسە دەکا بەبێ ئەوەی ڕەچاوی ئەوە بکرێ کە چەندێک کاریگەری لەسەر کۆمەلگاکە، چەندێک کاریگەری لەسەر ئازادی ئەوانی دیکە دروست دەکات، چەندێ مافی ئەوانی دیکە پێشێل دەکات، چەندێ بەرژەوەندی گشتی، ئاسایشی گشتی، هەموو ئەو شتانەی کە پەیوەندیان بە ژیانی گشتیەوە هەیە، تەنانەت بنەما ئیتیکیەکانی کاری ڕۆژنامەوانی، بنەما یاساییەکان هەر هەمووی پێشێل دەکرێت. ئەوەی سۆشیال میدیا ئێستا بە کۆمەلگای ئەکات ئەوێ ڕابگیرێ تێکەڵ نەکرێ بەکاری میدیاش. بەداخەوە لە هەندێک کات لێرە و لەوێ ئەبیسین سۆشیال میدیا و میدیا تێکەڵ ئەکرێ کە دوو تەوەری جیاوازن، دوو بابەتی جیاوازن. ڕاستە میدیا فەرمیەکان ناسراون، خەڵکی معتەبەرن و خاوەنداریەتیان دیارە، پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا بەکارهێنن بۆ کاری میدیاییان، بەڵام ئەمە زۆر جیاوازە لەوەی کە سۆشیال میدیا بۆ خۆی ئەگوزارێت و ئەبینین. بەڕاستی خەڵکانێک وەکو فیگەری سۆشیال میدیا دەرەکەون جیاوازن لە میدیاکار، جیاوازن لە ڕۆژنامەنووس. ئەو ئاژاوە کۆمەڵایەتیە کە دروست بووە، ئەو جۆرێک لە جۆرەکان ئەگەر لە بینی دوو کەوانە نایبنین بەرەڵایی کە دروست بووە، فیگەرەکان دروستیان کردو نەک ڕۆژنامەنووسان. فیگەرەکانی سۆشیال میدیا کە دەرکەوتون و هەڵتۆقیون. لە هەولێر دیداری سۆشیال میدیا پانتاییەک لە ڕوانگەی یاساییەوە بەڕێوەچوو کە وەک سەرپەرشتیارانی دەڵێن ئامانج لەو دیدارە کۆنتڕۆڵکردنی ئەو فەوزایەیە کەوا لە سۆشیال میدیا دەگوزارێت. بەڕاستی ئێمە ئەم لەم دیدارا و لە پێشتریش ئیشمان بۆ ئەوە کردووە کە ژینگەیەکی تەندروست بۆ کۆمەڵگەی کوردی هەبێت. بەچی بەوەی کە سۆشیال میدیا ڕێک بخرێتەوە لە چوارچێوەیەکە کە هەم پانتاییەکانی ئازادی بەرتەسک نەکرێنەوە و هەمیش زەمینەیەک دروست نەبێت بۆ شێواندنی شیرازەی کۆمەڵایەتی. ئێمە ئامانجمان ئەوەیە یاسایەکی ڕێکوپێکە بێت لەو چوارچێوەیەدا بتوانێت ئەم کارە ڕێک بخاتەوە. لە نێو دنیای سۆشیال میدیادا یوتیوبەرەکان و ڤلۆگەرسەکان یاخود ئەو پەیج و ئەکاونتانەی نازانرێن لەلایەن کێوە خاوەنداریەتی دەکرێن و کە بینەرەکانیان هەزارانن، هیچ کەسێک لە دەستیان پارێزراو نییە، خوددا بەو ڕۆژەش نەکات پەلاماری کەسێک بدەن و بیشکێنن یاخود بێڕێزی بە دروشمێکی ئاینی و نەتەوەیی نەکەن. هەر بۆیە داوا دەکرێت ئەو بێڕێزیانە ڕابگیرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.